بله سنور افکار گوتی کرم بیگمان جگلک آلیان و تی شرمزار کنه حتی لسویدی بخوا یعنی حجمار گلک مزن ای خلکی سویدی لدیجی کریاری نوسای کوبکی حقارتکی لدیجی اولا اسلامی لدیجی يعني قورآنا پیرۆژی بناوی جگە لەوەشکانی یەکەم جاری نییە مۆمیکاوە دووەم جارە دەیەوێت ئەو کارە بکات من دەمانەوێت لەم بارەوە گفتوگۆ بکەین بێگومان میوانمان هەیە بابەتەکە گرنگە بە تایبەت دوایەوەی کە گرژی کەوتۆتە نێوان پەیوەندی دیبلۆماسیەکانی نێوان سوید و عێراقەوە و هەرێمی کوردستانیش نوێنەرایەتی خۆی کاروبارەکانی لە ستۆکۆڵمی پایتەختی سوید ڕاگرتۆ بەڕێز ئەسیر شەرع شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بەڕێز ئەسیرم کاتت باش زۆر سپاس کە میوانی کوردستان 24 ینی ئێستا پەیوەندی دیبلۆماسیەکانی نێوان سوید و عێراق سنووردار کراوە خۆشتان دەزان کە کەمێک بەر لە ئێستا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی شکارەکانی خۆی هەڵپەسار لە سوید چاوەڕێ دەکەن دۆخەکە بەرەو کوێ بڕوە چاوەڕێ دەکەن گرژی زیاتر بێتە نێوان پەیوەندیەکانی سوید و عێراقەوە نعم مساء الخير بەڵێ ئێوارەتان باش سڵاو لە ئێوە و لە بینەرانتان سڵاو لە بیناری کەناڵەکەتان بەڕاستی هۆشداریەکان لەلایەن حکوومەتی خۆجێ یاخود حکوومەتی عراقی و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی دووبارەبوونەوەی ئەم بێڕێزیە سوتاندنی قورئانی پیرۆز بە یەکجاری پەیوەندیەکە دیبلۆماسیەکاندا پسڕێن چونکە ئەمە بەڕاستی ڕفتارێکی گێجەڵکاریە بە مسلمانان دەکرێت بە 2 ملیار مسلمان دەکرێت بەڕاستی ئەمە جێگەی ناڕەزاییە کە سوید ڕێگە بەم جۆرە کارە و ڕفتارە ناشرینانە دەدات کە بەڕاستی کە هیچ ئاینێکی ئاسمانی قبولی ناکات بەڕاستی پەیوەندی دیبلۆماسیەکان لە نێوان عێراق و لە نێوان سوید بە پچڕاوی دەمێننەوە تاوەکو ئەو کەسەی عێراقیە ڕادەست دەکرێتەوە کە دەیەوێت جارێک کە بێڕێزی بە عێراق و بە ئیسلام و هەروەها بە قورئانی پیرۆزیش بکات بەڕاستی دادگا بڕیاری خۆی داوە دژی ئەم کەسەکەوە ئەم کارە قێزەوەنەی ئەنجام داوە کە ئەویش سوتاندنی قورئانی پیرۆزە ئەم ڕۆژ جارێکی دیکە بێڕێزی کردووە بە قورئانی پیرۆز و هەروەها بێڕێزی بە ئاڵای عێراقیش کردووە و هەروەها بە بێڕێزی بە کۆمەڵێک وێنەی سیاسەکانیش کردووە لەمان کاتدا بۆیە بەڕاستی ئەمە ڕفتارە ئەوی کە سوید کردوێتی ڕێگەی بەم کارە داوە بەڕاستی ئەمە گێچەڵکاریە ئەمە دژی پەیماننامە نێودەوڵەتی و دیبلۆماسیەکانیشە لە هەمان کاتدا ناکرێت ئێمە قبوڵی بکەین ئەمە ناکرێت چوارچێوەی ئازادی ڕادەربڕین ئەمە ئازادی نییە ئەمە سوکایەتیە بە ئاینی ئاسمانیەکان ئەسوکایەتیە بە دەوڵەتەکان کە ناکرێت قبول بکرێت بۆیە بە هەر حاڵێس ئەگەرچی سوید ڕێنێک لەو شوێنی گرتووە بەڵام پێویستە ئەو کەسە ڕادەستی دادگای عێراقی بکاتەوە کەوا ئەم ڕفتارە ناشرینەی کردووە و قورئانی پیرۆزی لە بەردەم باڵۆزخانی عێراق سوتاند کە کەسیر نەها سەلوان مۆمیکە ئیقامەوی دەمکی لە سوید هەیە مەها نیسانە 2024 ئیقاماوینە خلاص دبە یعنی دبە و ئەف کار کردبە ji بۆ ku ئیقاماوی زێدەتر ببە لە سوێدی بمێنێ û gava ku îqamavî xilas bû gora bahweriyata Iraq divê pêngavekî çawa bigire ber بەڕاشکاوی ئەم کەسە ئەم داواکراوە سەلوان مۆمیکە من بەڕاستی پێم وایە کەسایەتێکی بەڕاستی جۆرێک نامۆی تێدایە هەندێک پاڵنەری تێدایە بۆ ئەم ڕەفتارە قێزەوەنە ئەو خۆپیشاندانانەی کوی ڕوویدات لە پەرلەمان بەشداری کرد لە خۆپیشاندانەکان بەشداری کرد بەڕێگەی فڕۆکەوە لە ڕێگەی فڕۆکەوە هاتە بەختە هات بەشداری خۆپیشاندانەکانی کرد دواتر گەڕایەوە بۆ سوید جارێککە بە فڕۆکەی تایبەتەوە گەڕایەوە سوید بۆیە ئێمە ناکرێت بڵێنکەوە ئەم کەسە داواکراوە بەناوی سەلوان بەڕاستی نوێنەراتی ڕەنگە هەندێک ئەجێندای بکات ئەمە بابەتێکی دیکەیە ئەم کەسایەتە ئەم داواکراوە بەڕاستی زۆر لەوە گەورەترە کە داوای پەنابەری بکات
ئەمە مەبەستێکی دیکەی لە پشتەوەیە بەڕاستی زۆرێک لە هاوڵاتیانی عێراق کە ئێستا لە سویدن شتێکی لە ئەو توە نەکرد وەکوس ئەم کەسەی کردوێتی هاوڵاتێکی زۆری عراقی لە سویدن داوای پەنابەریان کردو بەڵام سوکاتیان بە نیشتیمان و بە قورئان و بە ئاین و بە مەزهەب و نەکردووە بە هیچ شێوازەیەکە بەڕاستی ئەمانە بە شێوازێکی دیکە ڕەفتاریان کردووە بۆ ئاینی ئیسلام بەڵام ئەم کەسە بە تایبەتی سەلوان مۆمیکا بەڕاستی نوێنەرەتی بابەتێکی نێودەوڵەتی دەکات کە هانی دەدەنکەوە ئەم ڕەفتارە قێزاوانە ئەنجامدا بۆیە پێم وایە کە ئەو سەر بە هەندێک لایانی هەواڵگری نێودەوڵەتیە و سوید هانیشی دەدات سوید مۆڵەتی پێدەدا سوید گلۆپی سەوزی بۆ ئەم کەسە هەڵکردووەکەوە ئەم ڕەفتارە قێزەوانانە ئەنجامدا کە هیچ ئاینێکی ئاسمانی قبوڵی ناکات بۆیە ئێمە پێم وایە کەوە سەلوان مۆمیکا نوێنەرایەتی ڕۆڵێکی نێودەوڵەتی دەجێڕێت نوێنەرایەتی لایەنێکی نێودەوڵەتی دەکات ئامانجەکە چییە ئامانجەکە ڕەنگە ئەوە بێت نانەوەی فیتنەی لە عێراقدا یاخود کۆمەڵێک سینیارۆژی دیکەشی لە پشتەوە بێت ئامانج چی بێت ئامانج ئەوە بێت کە عێراق بەڕاستی مەشغوڵ بن بەم جۆرە کارانەوە بۆ ئەوەی کەەوە سینیارۆ دیکە گەورەتریان بۆ لە سەلوان گەورەتر بۆی ئامادە بکات پێمان وایە پیلانژێری هەیە دژی عێراق بەڵێ بەڕێز ئەسیرانی باز لەوە دەکەی کە لەوانەیە ئەمە پاڵپشتی نێودەوڵەتی لە پشت بێمە بەستی دیکە لە پشتێتی ئەمە هەوڵێکی تاکە کەسی نییە کە دەیدات لە سوید بەڵام ینی پێمان بڵێ کە پێتان وایە لە بەرژەوەندی کێ سەلوان ئەمە دەکات چونکە خۆتان دەزانن دۆخی سویدە سەر لە کاتێکدایەکە ڕێگری لێ دەکرێت لەلایەن وڵاتێکی ئیسلامیەوە بۆ ئەوی ببێتان دامیناتۆ کە ئەویش تورکیایە ئەمە لە بەرژەوەندی کێیە مەبەستەکە سیرکە بەڵێ مەبەستەکە نانەوەی فیتنەیە نانەوەی ئاژاوە و پشێوی و ئاژاوە جێریە لە جیهانی ئیسلامیدا سیرکە لە ناوچەکەدا ئێمە قسە لەسەر عێراق و ناوچەکە دەکەین ئایا بۆچی لە بەردەم باڵوێزخانەی عێراقیە ئایا ئەو کە عێراقیە پێشتر لە بەردەم باڵوێزخانەی تورکیا کراوە کە قورئانی پیرۆز سوتێنرا بەڵام لەم کاتە ساتەدا پێمان وایە هەندێک وڵات دەیانەوێت کەوە سوکاتی بە عێراق بکەن دوای ئەوەی کە دۆخی عێراق سەقامگیر بووە دوای نزیکبوونەوەی پێکاتەکانی گەلی عێراق دوای کە ئەو هەموو ڕێکەوتنانەی لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی کراوە بەڵام دەبینن جەستێکەوە دەیەبێت ڕەنگە من هەڵە بم بەڵام ئەمە ڕاستیە عێراق ئێستا سەقامگیرە دۆخی عێراق سەقامگیرە بەڵام هەندێک لایەن هەیە نانەوە دۆخی عێراق سەقامگیری بێت دەیەوێت کەەوە ئاژەوەگێری و فیتنە هەبێت نانەوە فیتنە بنێتەوە ئاژەوە دروست بکات ئەو کەسە کە ناوی سەلوانە لە ڕێگەی ئەم کەسەوە بکرێت ئەمە لە لایەنێکی دیاریکراوەوە بێتە ڕەنگە کە بەڕاستی لە ڕابردوودا سەر بەلایەنێکی دیکە بوو بەڵام ئامانجەکە چییە ئامانجەکە ئاژەوەگەری و فیتنێ و ئاڵۆزیە لە نێو عێراقدا نانەوەی بەڕاستی ناکۆچی مەزهبیە بەڕاستی وڵاتان هەیە سوود لەم ڕووداوانە وەردەگرن سوود لەم ئاڵۆزیانە وەردەگرن بلێ برێزە سیریانی نوها تێگەهشتنە گەلک باش ناوبەینا بەغدا و هەولێرێدا هەیە هەر گرێدایی بێ میژارێژی حکوومەتا هەرێما کوردستانی کارێ نونەریتیە حکوومەتی لە ستۆکهۆلمی ڕاگرت vê çawa dinir. بەدڵنیایەوە ڕۆڵێکی گرنگە ڕۆڵی برایانی کورد لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگیانە بۆ کە دەستپێشخەریان کردووە بۆ هەڵپەساردنی کاڵ و چالاکیەکانە لەگەڵ لە سوید بەڕاستی بەڕاشکاوی ئەمە شتێکی زۆر گرنگە بڕیارێکی گرنگە بەو پێیکەوە ئەم جارە ناکرێت پەیوەندەکانی دیبلۆماسی لێوان عێراق و سوید بەردەوام بێت کە ڕێگە و مۆڵەت دەدات بە سوتاندنی قورئانی پیرۆزە بۆیە من دەڵێم پێویست بوو نەک تەنها لە عێراق تەواوی وڵاتان کە پەیوەندی دیبلۆماسیان لەگەڵ سوید هەیە کە ڕێگە بە سوتانی قورئانی پیرۆزە پەیوەندەکانیان بپسڕێنن لەگەڵ سوید جارش کە دێڵێمەوە دێمە سەر پرسیارە کات ڕۆڵێکی زۆر گرنگ بووە بڕیارێکی زۆر گرنگە بۆ برایانی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا دەستپێشخەریان کردووە بۆ هەڵپەساردنی کار و چالاکیەکانیان لە ستۆکۆڵم کە ناکرێت پەیوەندی لەگەڵ وڵاتێکە بێت کەوا مۆڵەت دەدات بۆ سوتاندنی قورئانی پیرۆز مۆڵەت دەدات بەم ڕەفتاران نەشرینەکە دژی ئاینی ئیسلام و موسڵمانانە. زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بەڕێز ئەسیر شەرع شرۆڤەکاری سیاسی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی دەستخۆش. سپاس.